مۆسیقارەکانی حەسەن زیرەک کێ بوون؟ ئایا بەشێک بوون لە ئەفسانەی زیرەک؟ حەسەن زیرەک دیاردەیەکی مێژووی هونەری کوردی و ئەفسانەیەکی نێوگۆرانی کوردیە کە بەتەنیا ناوی چووەتە مێژووەوە، بەڵام لە ڕاستیدا بەتەنیا نەبووە، بەڵکو کۆمەڵێک مۆسیقار و ژەنیاری بەتوانای کوردی لەگەڵدا بووە کە سەلیقەیەکی کوردانەیان تێکەڵ بە دەنگە کوردیە ڕەسەنەکەی زیرەک کردووە و ئەم ئاوێتە بوونە بۆتە هۆی دەرکەوتنی دەنگە جادوویەکەی زیرەک. بەڵام زۆر بەکەمی ناوی ئەو مۆسیقار و ژەنیارانە زانراوە کە هاوتای زیرەک بوون. حەسەن زیرەک لە نێوان ساڵانی 1962 تاکو ساڵی 1964 لە ڕادیۆی کرماشان کاری کردووە. لەو ماوەیەدا لەگەڵ میوزیک ژەنە گەورەکانی ئەو سەردەمەدا وەک موجتەبای میرزادە کە ڤایۆلۆنی دەژەنی، محەممەد عەبدوسەمەدی ژەنیاری کلارنێت قەرەنەی و سەرپەرشتیاری گروپی مۆسیقای ڕادیۆی کرماشان ئەکبەر ئێزیدی سەنتورژەن و بەهمەن پولەکی کە زەڕبی لێداوە. ئەو هاوکاریانە هەمویان بەیەکەوە بوونەتە هۆی خوڵقاندنی کۆمەڵێک بەرهەم کە وەک شاکارەکانی مۆسیقای ئەو سەردەمە لە یادگاریدا ماونەتەوە. بەشێک لەو گۆرانیانەی کە ئەم تیمە تێیدا دەستیان هەبووە: مریەم بۆکانی، گەوهەرێ، ناڵەشکێنێ، دیسان شەوهات، کیژان دەچنە مێرگۆڵان، خاڵۆی ڕێبوار، وەک قومری، لۆرکێ، نەورۆز، کەتانە، هەینار، کابووکێ، لەیلا، کرماشان شاری شیرین، ئەمان دکتۆر، بۆچ منت ناوێ، هۆ لەیلی، ماڵی بابم نەسرین، کەویار و چەندانی تر. زیرەک زیاتر لە 1000 گۆرانی تۆمارکراوی هەیە. بەپێی سەرچاوە مێژوویەکان، گۆرانیەکانی زیرەک خۆیان زیاتر لە 1500 گۆرانی دەدەن، بەڵام بەشێکیان تۆمار نەکراون یان هێشتا بڵاو نەکراونەتەوە و لە ماڵدا ماونەتەوە. حەسەن زیرەک توانیویەتی دەم و دەست شیعری زۆر جوان بڵێت و مەبەستەکانی پێدەر ببڕێت و ئاوازیشی بۆ دابنێت. ئەمە بێلەوەی لە شیعری شاعیرانیش کەڵکی وەرگرتووە: نالی، وەفایی، سەید کامیل، گۆران، ئەردی، کوردی، هێمن، پیرەمێرد و تاهیربەگی جاف لەو شاعیرانن کە زیرەک شیعرەکانیانی کردووە بە گۆرانی. هاوکاری تیمە مۆسیقارەکە و دەنگی زیرەک و ئەو تێکستە جوانانەی نێو ئەدەبی کوردی پێکەوە مۆرکێکیان بۆ گۆرانی کوردی لە مێژوودا دروست کردووە.